کەسی واش هەیە زۆر بە هەژاری پارە پەیاکە، کەچی ئەبێتە خاوەنی دارایی و خاوەنی هەموو شتێک. هەمومان ئێمە ئەمە ئەزانین، بۆیە پێویستمان بە گەڕانە بە دوای بەرەکەتەکانی خوا لەسەر زەویە. بەرەکەتی خوا زۆرە و بە زۆر دەستگیری ئینسانی موسڵمان ئەبێ. باشترین ڕێگایەک بۆی بەرەکەت بەدەست بێنین یەکەمین شتێک بریتێ لە دوعا. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم هەمیشە دوعای بەرەکەتیە کرد. هەر میوەیەکی تازەی ئەو ساڵەی بخواردایە ئەیدا بە مناڵێک کەسێک کە گوناهی نەکردبێ، یا ئەیاندا بە پیاو باشێک، زۆرینەی کات بە منداڵ ئەدرا کە گوناهی نەکردوێ، کەم بەربەو ئەدرا. وەکاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەستی بۆ میوەیەکی تازە ئەبرد، ئەیفەرموو اللهم بارك لنا في صاعنا ومدنا ومدينتنا، للروايتك وفي ثمراتنا بركة على بركة. خواهی گیان بەرەکەت بەسەر ئەو شتێک کە پێوانەی پێەکەن بەرەکەتی تێبخە یا ڕەب. بەروبووم میوەکان بەرەکەتی تێبخە، مەدینە و شارەکەمان بەرەکەتی تێبخە، میوەهات پڕ بەرەکەت کە بەرەکەت لەسەر بەرەکەت بەسەرمانەدا ببارێنە. واتە پێغەمبەرگیان صلی الله عليه و سلم جۆرێک لە جۆرەکان ئێرشادمانەکە بۆ دوعاکردنی بەرەکەت. لە یەکێک لە دوعاکانیە پیاوێک هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، فەرمووی ئەم دوعایە زۆر ئەکەم، اللهم اغفر لي ذنبي ووسع لي في داري وبارك لي فيما رزقتني. خوايا لقناها كم ببورة مالكم بو قورك كجيجم بيتو تيا. طبعا انسان جاري وهي ماليش زور قور بهر جيجينا بيتو بتشوكيش بهر جيجينا بيتو تيا. نا خوايا ظلم والبك كلا مالي خو ما جيجم بيتو يا نا خوايا جان مالك فراواني وان بيا بخشة كبأساني تيا جيجم بيتو.